Many of the struggles in the Middle East over the past century can be tied back to the Sykes-Picot Agreement. Drafted in the final years of World War I, the Sykes-Picot Agreement was a secret document negotiated by British officer Mark Sykes and French diplomat François-Georges Picot. Once ratified, it divided the Levant region under two spheres of influence controlled by France and Britain while establishing the map of the modern Middle East. After the fall of the Ottoman Empire, the borders drawn in the Sykes-Picot Agreement were signed into law with the Treaty of Sèvres in 1920. While originally setting aside sovereign Kurdish territory, Turkish nationalists protested aggressively and went so far as to relocate thousands of Turks into Kurdish-majority regions. In 1923, the Treaty of Lausanne was signed by the Allied powers, which amended the previous treaty. Forming the present-day Turkey, Lausanne set the northern borders of Syria and Iraq, separating ethnic groups and effectively ending the dream of a sovereign Kurdistan. Today, more than 30 million Kurds and millions of Assyrians, Yazidis, and other stateless ethnicities straddle the borders drawn by Mark Sykes and François Picot 100 years ago. In Turkey, Kurds were denied basic citizenship until the late 1990s and are locked in a decades-old civil war against the Turkish government. In Syria, Kurds have lived without cultural or linguistic freedoms for decades under the Assads and were not granted full voting rights until the Syrian civil war broke out in 2011. In Iraq, Kurds were victims of a genocide under Saddam Hussein in the late 1980s. And in Iran, Kurds attempted to establish a Kurdish government in the early 1950s, which was quickly and brutally suppressed. وقت هاتي يعني كردستان بدلا بتا دولة كردستان لبتا دولة والله مش نفهموا على دار رابسو يعني إيرو كردستان عراقي مرو شيك يك إيران شيك يك التركي شيك يك السوري شيك أبناء مرو بشوك دمينا ليه مرو تمي دسيف دو بقدر ودعوات شكي مظن بك أجمع مرو مظن بين مرو حمد دسيف دو بقدر نتوي شي زيادة ل3 مليون ما في خويتي لرشلاتي ناوراز دولتي سر بخوي خوي هبيا بيج إرادة وبيج قفتمان وبيج دنگ داواي سر بخوي بكاو وداواي هولشانوي أو قرار دادي بكا كسالو بير سايكس-پicot تحميلي كر بسر نتوى كمان ده وار سياسات كوار بماشينيكو يعني عم كرد سياسات كوار بماشينيكو گله کرد جوی کریزا چوا بکنه کو دست کفتن گله کرد بکن دست خا بدیتر همین شانسی کی مزین هیچ بوی گله کرد ام کرد بی شانسا باش کارواینه کو دست کفتن نتبی کرد پیش تا ببین یعنی چی دروزمانی داعش سایکس-پicot کی نهشتو چون که حدود نماوا دولت يكلم برولو برهي ولا هردولا موجوده والعين وقت شاء شر زور هي لسوريا شر وشور وجيشي زور شيء العراق امدو ولاتا ناس قامجيرن ورنجا غورانكاريتي انا ربدا كل سيقرتو ببرنامجي نتويه به ولا باشوريش برنامج تايبتي خويه به ولو بيش بكا لقل دولتان و او جهداني كيستا كار بدستن لدنيا طبعا كام دولتان سياديان لدست داو بتايبت سوريا عراق كسنوري نماو نماني سنور كمواتا لدستداني سيادة أبي لنا أخوة يك بين يك استراتيج بين يك رؤية بين سایکس-پicot ناونیشانی ئەو ڕێکەوتنامەیە کە ساڵی 1916 نێوان دوو کەسایەتی بەریتانی و فەڕەنسی ئەو سەردەم وەرکەوتیایدا بێپرس و ڕاکوردستان دابەش بووە سەر چەند وڵاتێک و لەو سەردەمەدا تاوەکو ئەمڕۆ دەگاتە 100 ساڵ گەلی کوردستان دووچاری چەندین ماڵوێرانی و کارەسات بۆتەوە.
ئێستاش دەنجی کوردستانیان چ لە ناوەی وڵات یا لە دەرەوەیدا بەرز بۆتەوە و داوای مافی چارەی خۆنووسین و سربەخۆیی بۆ کوردستان و ڕەتکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە دەکەن. لە شاری ئۆسلۆی پایتەختی وڵاتی نەڕویش کوردستانیان بە خۆنیشاندانێک ئیدانەی مێژووی ئەو ڕێککەوتنامەیان کرد. سەرەتای خۆنیشاندانەکە لە نێو سنترال ستاسیۆنی شار بە بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان و دروشمەنەتەوەی و نیشتیمانەکاندا کە گوزارشتیان لە مافەکانی گەلی کورد لەسەر بخۆیی و دامەزراندنی دەوڵەتی کوردی وێڕای ئیدانەکردنی ڕێککەوتنامەی سایکس-پیکۆی 100 ساڵ بەر لە ئێستا. ام دخوازا سربخوی کردستانت کین انشالله سال 2016 به سال سربخوی کردستانه. ئێمڕۆ ڕۆژیەوەیە کە دەوڵەتی کوردستان بێتە کایەوە کە سایکس-پیکۆ کە 100 ساڵە ئەم کوردستانەی پارچە پارچە کردووە گەرە نەمێنێتن و هەموو کوردستان ئازاد بێتن. پەیمانە سایکس-پیکۆ پەیمانەی خانەتی هێلدەجێ گەلێ کورد بڕاستیجی پەیمانە زڵمەیە. ئەف بوو سەبەب گۆ وڵاتێ نەبوو 4 پارچە. ئەف ئیتیفاقیە سایکس-پیکۆیە بەری 100 ساڵە هاتیە دایناندن هیمەت و کرامەتێت جەنابێ سەرۆک بارزانî هاتە ڕۆخاندن ئینشەڵا دێتە ڕۆخاندن و ڕاگەهاندنا دەولەتا کوردی دێتە ڕاگەهاندن و ئەم سۆز و پەیمانە دین سەرۆکە خوا و ئەمل گەلوینە پردیفاندۆمێ بێت دەولەتا سەربەخۆ بێت ئەف دەولەتا سەربەخۆژیە بێتە ڕاگەهاندنە بخوینە شەهیدێت مە بخوینە پێشمەرگێت مە بخوینە گەلێ مە هەمەیە هاتیە ڕاگەهاندن کو دێ ئەف پێشمەرگێ نەبە و ئەف خوینەن هەمی نەرشتە بۆ ئەف شەهیدێت هەمین مە تەسحیە مەدای بۆ وێرێک و دا دەولەتەکە سەربەخۆ ڕاگەهێنین ئینشەڵا ئەمل گەل سەرۆکە خوینە بۆ بڕیارەکە بدەت هیویدارینش هەمی ئەحزابێت کوردی بۆ پێی بە ئێک بڕیار بن و ئێک قرار بن.